پێشمەرگە هێزە نیشتیمان پارێزەکەی کوردستان ئەو وشەیە کە لە سادەترین مانایدا ئەو کەسانن مەرگ هەڵدەبژێرن لە پێناو ژیانی نەتەوەکەیاندا. هێزی پێشمەرگەی کوردستان بەورەیەکی بەرزەوە بەشداری شەڕی داعشی کردووە تا دووە هەناسە تا دلۆپەی خوێن بەشداری شەڕی داعش دەکەین بەری لە خاچ کوردستان دەکەین لێ ناگەڕین دوژمن یەک شەخە بێتە پێشی شەڕ. پێشمەرگە بە درێژایی سنووری باشووری کوردستان شەو و ڕۆژ دەست بە چەک ڕاوەستاون بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزێک کە هاوپەیمانێتی نێودەوڵەتی لە دژیان دروست کراوە. پێشمەرگە خاوەنی مێژووە هەمیشە سەرکەوتنی مەزنیە دەستینای و هەتا یەک پێشمەرگەی مۆبی چزارە دژمن نەشێت یەک بۆستە خاگە کوردستانی داگیر بکات. ئەوەی وای کرد پێشمەرگە ناوبانگی جیهانی دەربکات سەرکەوتنەکانی بوو لە شەڕی دژی داعش لە کاتێکدا ئەو شەڕەی بەکەمی چەک و نەدانی موچە لە کاتی خۆیەوە دەکرد. پێشمەرگە ئەو هێزەیە کە شەڕی ڕێکخراوێکی چەکداری دەکات کە بە تێکشکاندنی سوپای دوو دەوڵات لە عێراق و سووریا دروست بووە. پێشمەرگە هێزێکی بێدەوڵەتە بەڵام لەلایەن نەتەوەیەک و پاڵپشتی دەکرێت بۆیە لە بەرەکانی جەنگەوە دەڕۆین تا ڕای هاونیشتیمانیان وەربگرین لەبارەی پێشمەرگەوە. لە یەکێک لە چایخانەکانی هەولێر خاوەنی چایخانەیەک لە جیاتی ئەوەی باسی پێشمەرگە بکات ئەو ئاماژەی بە تابلۆی سەر چاخانەکەی دەکرد و دەیگوت لەو تابلۆیە قسەی دڵی خۆی کردووە کە لەوێدا نووسی بووی هەمومان قەرزاری تۆین و لەگەڵتانین. پێشمەرگەی پۆڵاینە جێی لە کوشتن نییە، جێی لە گرتن نییە، جێی لە برسیتی نییە، تەنیا خاک و وەتەنەکەی خۆی دەپارێزی، شەرەف و کەرامەتی میلەتی کورد دەپارێزی. بە هەمومان بە مار و مندارەوە بە هەموو ملەت خزمەتی ئەوانە بکەیت چوجێ ئەوانە عەرز و ناموسیمەیان پاراستیا دەبێ هەمومان خزمەتیانکە نابێ لەوێ برسی و تێری بەر کەس بەرعەبایان لێ نەکا. ئافرین لۆ پێشمەرگەکان یەکەیەکە دەستیان ماچەکەین چاویان ماچەکەین لەبەرەوەی لەبەر پێشمەرگە نەبێ ئێمە لەو ئەمن و ئاسایشەی ناژین. هێندەی کورد باسی پێشمەرگە دەکات لەوە زیاتر هێزە بیانیەکان و تەنانەت دژمنەکانشیان باسی دەکەن. ئەو شاندانەی دێنە باشووری کوردستان باسی گیانفیدایی پێشمەرگە دەکەن. هێزی پێشمەرگە خاوەنی چەکێکی ئەجگار گەورە بوو ئەویش کە خۆشەویستی نیشتیمانەکەی بوو ئەویش کە ئەو باوەڕێی هەبوو بۆ نیشتیمانەکەی خۆی بدا بە کوشت شەهید ببێ. جا ئەمە بەلای منەوە سەرکەوتن و گرە و نهێنی شەڕەکە. بە تەواوی معناوە وشەی پێشمەرگە لەگەڵ عەمەلی پێشمەرگە یەک ئەگرنەوە یەک. بۆ یەکەم جار وشەی پێشمەرگە لە کۆماری کوردستان لە مەهاباد بەکارهات لە چلەکانی سەدەی ڕابردوو. ئەو کات بەهێزە سەربازیەکەی کۆماری کوردستان دەگوترا پێشمەرگە. سۆران بەهادین، ڕوودا و هەولێر.